چیرۆکی ژیانی تەنیایی و سەرگەردانبوونی کەسێکی عاشق بە ناوی عەلی عاشق لە ماوەی ساڵانی ڕابردوودا ببووە سەردەری هەواڵی زۆرێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن. ئەو پیاوە لە پێناو خۆشەویستەکەیدا ساڵانکی زۆرە ژیانی تەنیایی دوور لە ژیانی شار و لادەی هەڵبژاردووە و بە تەنیا خۆی و خەیاڵەکانی لە ناوگەلی عەلیبەگدا دەژیت. بەڵام 2000 سەرۆکی حکوومەت یارن بڕیاریدا خانوویەکی بۆ دروست و کات و هەر لە ناوگەلی عەلیبەگ درێژە بە ژیانی تەنیایی خۆی بدات کە نزیکەی 50 ساڵە هەڵبژاردووە. عەلی عاشق خاوەن دڵێکی پاک و بێگەردە و زۆرش بە سادەییەوە لە ژیان دەڕوانێت. خانووەکە کاملی پێداویستی ژیانی تێدایە و لە کارەبا و لە خزمەت گوزاری دیکە هەمووی بە کاملی ئیشی بۆ کراوە. ئومێدوارین ئەو هەندە ژیانی کەماوە لێرە ببینیتەوە. تەمان ئێرە ئێستا وەکو ماڵی عەلی عاشق تۆمارەکرێ. ئینشاڵڵا دوای تەمەنێکی درێژ ئەگەر ئێرەش نەماوە ئێرە وەکو ناوەندێکی گەشتیاری مێژووی ئەمێنێتەوە وەکو عەلی عاشق، چونکە ئەو گەلیە دوو مێژووی هەیە دەگەڵ دوو کەسی دوو عەلی، یەکیان عەلی بەجی داسنی بۆ کە یەزیدی بۆ لێرە کوژراوە و گەلی عەلیبەگ بەناوی کراتەوە. سەربردەی دووەم عەلی عاشقە. ڕەنگ بێقەدەریە و گەلیەوە بێت کە چارەنووسی ژیانی زۆرێک لە عەلیەکان بەسرا بێتەوە بە گەلی عەلیبەگەوە. نیو سەدە بەرلەمڕۆژ بەهۆی لە دەستدانی معشوقەکەیەوە ئەو پیاوە عاشقا ڕوو لە گەلی عەلیبەگ دەکات و ژیانی تەنیایی هەڵدەبژێرێت و ێساشی لەگەڵدا بێ. عەلی عاشق دوور لە خزم و کەسانی خۆی لە ناو خانووە تازەکەیدا لە نزیک تابگەی گەلی عەلیبەگ ژیان بەسەر دەبات. کەمال ئیبراهیم، کورسات نیوز، سۆران.